بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. بزوتنەوەی گۆڕان ڕێکخەری نوێی هەڵبژار لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و ئەندامانی خانەی ڕاپەڕاندنی هەڵبژارد. بە میوانداری بەڕێز ساڵح ژاژڵەیی جێگیری سەرۆکی جباتی گشتی بزوتنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕێکخەری گشتی و ئەندامانی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکەیان هەڵبژارد. هەڵبژاردنەکە بە شێوازی نهێنی و ڕاستەوخۆ دەستی پێکرد، بەڵام بەهۆی کشانەوەی ئەندامە گەنجەکان ململانەی لە نێوان کاندیدەکاندا نەما. هاوکات سەرۆکی ژووری هەڵبژاردنی بزوتنەوەی گۆڕانیش وتی بەشێک لە کاندیدەکان لە سەداسەدی دەنگەکانیان بەدەست هێناوە. بۆ ئەمڕۆ لە 25 حەوت لە یادی 8 ساڵی دامەزرانی بزوتنەوەی گۆڕاندا ئەندامانی خانەی ڕاپەڕاندن لە ناوجڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕاندا هەڵبژێران و لە ڕۆژی شەمای ئەندامێک هەڵبژێرا لە جڤاتی گشتەکە ئەمڕۆ ئەندامەکەی تری خانەی ڕاپەڕاندن هەڵبژاردنیان بۆ ئەنجام درا. پاشان دەستەیەک کە لەو بەڕێزانەی لەو کەسانی خۆیان کاندید کردبوو ڕێکخەری ئەندامی خانەی ڕاپەڕاندن ڕێز کاک عومەری سێعەلیش بە ڕێکخەری گشتی گۆڕان هەڵبژاردن. سەبارەت بە کشانەوەی کاندیدە گەنجەکان پەیام ئەوەی پشتڕاست کردووەتەوە کە ئەو کاندیدانە بە ڕەچاوکردنی بارودۆخی ئێستای بزوتنەوەکە لە کێبڕکەی هەڵبژاردنەکان کشاونەتەوە. هاوکات ئەم کاندیدە گەنجەی گۆڕانیش دەڵێت پێشوەختە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی ئەندامانی خانەی ڕاپەڕاندن کراوە. ئێمە خۆمان کە چونتە پرۆسەکە هەمومان نیشمان بە خۆمان کرد، هەمومان ئیتفاقیمان بە خۆمان کردو. ئەوەی بڵێ ئیتفاقکرد نەکراوە یا دانیشتن نەکراوە بۆی من دەنگ بم بۆ یەکێکە دەنگ بابەوە کراوە لە پرۆسەکەیە و من کەمترین دەنگش بێناوە پیرۆزبای لە بەرامبەرەکەش مەکەم و ئەمەی گۆڕان ئەمڕۆ کردوێتی پێم وایە بە کەم حیزب بکرێ. شتێکی کرد پرۆسێکی دیموکراتی بوو، گەنج بووی هەبوو خۆی هەڵبژێرێ، ژنمە بوو خۆی هەڵبژێرێ. کشانەوە ئەوە پرۆسێکی ئازادە، ینی کەسێک خۆی هەڵبژێرێ، کەسێکا کشێتەوە، کەسێک بە ئازادی لە ژێری فشارەکە خۆی کشێتەوە. ئێمە وەکو ژووری یاسایی ناتوانین بەی جۆرێک ڕێگری لە خەڵک بکەین کشێتەوە. هەموو کاتێک گەنج لەناو ئەم بزوتنەوەی گۆڕان بەڕاستی خوێنێکی تازەیە. گۆڕان گەنج حسابێکی تایبەتی بۆکە ئەو بڕیارانەی کاک نوشوا مستەفاش کە کاتی خۆی داوێتی و کاری پێکردووە بە تاکید ئێمە هەمومان بە گەنج و بەو ئەوەی کە خەڵکێکەیە لە تەمەنا ئێمە هەمومان بێکەوە کارەکەین بۆ سەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان و خزمەتکردنی وڵاتی. بەپێی ئەنجامی هەڵبژاردننی ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان عومەری سەیدعەلی بۆ ماوەی 2 ساڵ بە ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەڵبژێردرا. هەروەها ئەندامانی خانەی ڕاپەڕاندنیش بە زۆرینەی دەنگ و بەم شێوەیە دیاری کران. بۆ سکرتێری کاروباری ژوورەکان محەممەد تۆفیق ڕەحیم هەڵبژێردرا. بۆ سکرتێری کاروباری جڤاتی نیشتیمانیش جەمالی حاجی مەحموود هەڵبژێردرا. بۆ سکرتێری کاروباری جڤاتی گشتی دکتۆر ڕەوف عوسمان هەڵبژێردرا. بۆ سکرتێری کاروباری فراکسیۆنەکان جەلال جەوهەر هەڵبژێردرا. بۆ سکرتێری کاروباری باژێڕوانەکان عوسمانی حاجی مەحموود هەڵبژێردرا. هەروەها شۆڕش حاجی بۆ سکرتێری کاروباری خەڵک هەڵبژێردرا. ئەم هەنگاوەی گۆڕان ئەگەرچی بە سەرکەوتوو دادەنرێت، بەڵام بە دوور نییە لە ڕەخنە و بەشێک لە چاودێران پێیان وایە هەڵبژاردنێکی لەم شێوەیە بەبێ بەشداریکردنی گەنجان پێچەوانەی هەوڵەکانی نەوشیروان مستەفایە بۆ هێنانە پێشەوە و بەشداری پێکردنی گەنجان لە ناوەندە سیاسیەکاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ساڵح بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەرەوە دەست پێ بکەین ئەمڕۆ هەڵبژاردن بۆ ڕێکخەری گشتی و ئەندامانی خانەی ڕاپەڕاندن کرام هەڵبژاردنە چۆن بەڕێوە چوو؟
سەرەتا سوپاس بۆ خۆت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. ئەمڕۆ تەبعاً ویزگەیەکی زۆر مهم بوو لە ویزگەکانی خەباتی بزوتنەوەی گۆڕان، چونکە لەم تا ئێستا ئێمە خانە ڕاپەڕاندنمان نەبووە، خانە ڕاپەڕاندن هەڵبژێراوە، ڕێکخەری گشتی هەڵبژێراوە. ئیتر ئەمە هەنگاوی یەکەمە، کۆناغی یەکەمە کە بزوتنەوەی گۆڕان دەچێتە سەسکەی خۆی و بەرەو مؤسساتی دەڕۆن. ینی ویزگەیەکی زۆر مهم بووە بۆ بەسەرکەوتوانە ئەنجام درا و ئەوانەی کە پێویست بوون 6 کەس هەڵبژێران لەوێ، 5 کەس بۆ ئەندامی خانە ڕاپەڕاندن و کاک عومەری سەیعەلیش بۆ ڕێکخەری گشتی، سەرۆکی جوواتی گشتیش مباشر ڕاستەوخۆ دەبێت بە ئەندامی خانە ڕاپەڕاندن، یعنی هەمویان دەبن بە 7 کەس. بەس هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەرانە بووە ئەمڕۆی کە بەڕێوە چووە بە مەسلەی ئەوەی کە ئازاد بووە بە معنای کەلیمە ئازاد بووە. دادپەروەری لەوەدا ڕەنگە هەندێک کەس با بڵێن گلەی هەبووە یا کوتویانە گەنجەکان. من حەز دەکەم جارە سەرەتا لەسەر مەسلەی تەبەن بزوتنەوەی گەنجەکان تۆزێ قسە بکەم. بزوتنەوەی گۆڕان کە لە سەرەتادا دروست بووە تێکەڵەیەک بۆ لە هەموو چینەکان خەڵکاتوە، لە هەموو لایەنەکان خەڵکاتوە. لە سەرەتاوە لە قۆناغی یەکەمدا لە چوونە پەرلەمانەوە کۆمەڵێک گەنج چوونە پەرلەمان. دوای ئەوە هێواش ژمارەی ئەوانەی کە بوون بە گۆڕانخواز و کادیر و ئەوانە زیادی کردێ لە قۆناغی دووەمدا دیسان کۆمەڵێکی تر چۆتە پەرلەمان و اینجا بەشداری حکومەتمان کردووە. لێرەدا ئەبینی هەموو ئەوانەی کە تمۆحیان هەیە پۆز وەرگن یا بگەنە ئەو مەبەستەی کە دانەوێ شوێنیان بەرناکەوێت، کە شوێنیان بەرناکەوێت وەکو چۆن لە ناو خێزانێکی 6 حوکەسیدا ڕەنگە جۆرێک لە بۆڵەوانە دروست دەبێت. تر لێرەدا گلەیە دەکرێت لێرە و لەوێ کە گەنجەکان پشتگوێ دەخرێن، بەڵام ئەگەر بە ویژدانەوە پێچوونەوەی کەسێک ببێ بە ویژدانەوە بە دووادا چونکە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا هەموو ئەوانەی کە پۆستیان وەرگرتووە چ لە فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان، لە پەرلەمانی عێراق، لە ئەنجومەنی پارێزگاکان چوو هەمویان گەنجە، یعنی بە دەگمەن کەسێکی تێدایە کە پیر بێ. لە هەموو ئەو پۆستانەی کە وەرگیراوە تەنها مستەفای سید قادر کە وەزیری پێشمەرگە بووە توزە بڵێن بەتەمانن، باقی سەرجەمیان هەموو خەڵکی هەموو گەنج بوو. بڵێن لە کوردستان و لە عێراقیش لە عێراق فەرقێکی هەبوو لە تەمەنا، بەڵام ئەوانیش تەبعاً گەنج بوون. ئێمە بەنجی بادی حساب بکەین، ئەگە گەنج و حساب بکەین 20 ساڵ و 30 ساڵوانە گەنج لە وڵاتان بە تایبەتی بۆ باری حکومڕانی بۆ باری سیاست 50 ساڵ گەنجە لەوێ. تەماشاکە حساب چۆ سەیری ئەمریکا بکە، سەیری ئەندامانی کۆنگرێس بکە، سەیری مەجلیسی لۆرداد بکە لە وڵاتان، سەیری ئەکسەریەت ئەمیان لە 60 ساڵ بەرەژوو بەرەو 70 ساڵە. چونکە دەبێت خەڵکانێک لەو ئاستەدا بن کە شارەزا بن، لێهاتوو بوون، قاڵ بوون لە سیاستدا. ئێمە نابێ وابزانین گەنج ئیتر 20 ساڵ و 15 ساڵ ئەوە کە دەڵێ هەر ئەوە گەنجە. لە سیاستدا لە 30 ساڵ تا 50 ساڵ هەر بە گەنج حساب دەکرێت. زۆر باش. بەس ئەمڕۆ سەبارەت بەوەی کە کاندیدای گەنجەکانایی شتێکی وا هەبوو کە مەسەلەن فشار هەبوو بێ خەڵک لە ژێر فشارێک نەبووە گەنجەکان بێتەوە نەخێت بە دڵنیاییەوە پێت دەڵێم هیچ فشارێک نەبووە، حاکمی لێ بووە. کێ بەشدار بوون لە دەرەوەی ژووری هەڵبژاردننی گۆڕان کە ژووری هەڵبژاردننی جگە لە ژووری هەڵبژاردن حاکمی لێ بووە، لە کۆمیسیۆن خەڵکی هەڵبژاردنیێ بەڵێ کۆمیسیۆنی بەڵێ کە لێ بووە. ئەوانە هەموو هیچ جۆرە شتێک نەبوو، بەڵام گەنجەکان خۆیان هەندێک یا زانی بێتیان کە دەرناچین یا حەز بکردن بە مەسئولیەتەوە خوان ئینسیحابیان کردو، ئەمە ئەوەنجە هەمووشان ئینسیحابیان نەکردووە، یعنی ڕکەبەریشی تێدا بۆ مەسەلەن لە هەولێر مەسەلەن ئافرەتێکی تێدا بۆ دەنجی نهێناوە، ئافرەتێکی ترێتیا بووە لە ڕانیە دەنجی هێناوە، یعنی دەرنەچوە بەڵام 20 دەنجی هێناوە. لەبەرەوە هیچ جۆرە فشارێکی تێدا نەبووە لە 100% ئازادانە بووە و هیچ غەشێکی تێدا نەبووە ئەوەی کە دەڵێن دوورە لە ڕاستیەوە. بەڵە زۆر باش. ڕەنگە پێشتر باز لەوە دەکرێت کە ڕەنگە بزوتنەوەی گۆڕان دوایی لە زدانی ڕێکخەری گشتی پێشوو نەتوانێت خۆی ڕێک بخاتەوە. ڕەنگ ئەمڕۆ ئێوە ئەم قۆناغەتان تێپەڕاند کە بتوانن خۆتان ڕێک بخەنەوە؟ طبعاً ئەمە زۆر گرەوکراوە لەسەر ئەوە، هەر لە سەرەتاوە کە کاگەنەشوان ئەمری خوای کرد ئەو حسابە دەکراگوایە بزوتنەوەی گۆڕان ناتوانێت لەسەر پێی خۆڕاوەستێ. بزوتنەوەی گۆڕان کێشەی بۆ دروست دەبێت. ئێمە لە ماوەی ئەم خلالی ئەم هەفتەیەدا
دوو هەڵبژاردننی زۆر گرنگمان ئەنجامدا هەڵبژاردننی جوواتی گشتی زوتنەوەی گۆران لە 22 مانگدا بە سەرکەوتوانە بە تەواوەتی زۆر بە سەرکەوتوانە ئەمڕۆژ کۆبوونەوەی جوواتی نیشتیمانی کە خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتیان هەڵبژاردووە و بەڕاستی ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ بزوتنەوەی گۆران وێزگەیەکە لە ویزگەمێنمەکانی بزوتنەوەی گۆران هەروەکوتم ئێستا بزوتنەوەی گۆران دەچێتە سەسکەی کۆن هەنگاوی یەکەمیەتی کە بچێتە سەسکە و بەرەو ئەسەساتی بڕوا ئێستا ئەوانەی کە خانەی ڕاپەڕاندن هەموو ئیشەکانیان بۆ دیاری کراوە هەرکەس بەرپرسە یەکێک بەرپرسە لە ژوورەکان یەکێک بەرپرسە لە کاروباری خەڵک یەکێک بەرپرسە لە کاروباری فراکسیۆنەکان یەکێک مەسەن سکرتێرە هەموو ئیشەکان دیاری کراوە لەمەولا ئەگە جاران کەسێک هات بێ بۆ گردەکە گۆڕان خوازێک هات بێ بۆ ئیشێک سەردانی هەمووانی کردبیان نەیزانێ بێ ئێستا دیارە ئیشەکەی لەکوێ یەکسەر دەچێ و لەبەرەوە بەڕاستی خۆناکێکی باشمان بڕین بەڵێ زۆر باش سەبارەت بە ئەندامانی خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتی کە ئێستا هەڵبژێردراون ئەرک و دەستەڵاتیان چێر لای بزوتنەوەی گۆڕان بەپێی دەستوری بزوتنەوەی گۆڕان تاوان مەسەرەن یەکێک مەسئولی ژوورەکانە ئەوە بەرپرسە لە ژوورەکان چۆن گۆڕانکاری تێدا دەکات چێ دەکات بە پەرپرس چۆنی لێ دەکات یەکێکی تر بەرپرسە لە کاروباری ڕێخستن مەسەنە عوسمانی حاجی مەحموود بەرپرسە لە کاروباری ڕێخستنەکان مەکۆکان تا حەمە تۆفیق بەرپرسە لە کاروباری ژوورەکان مامۆستا جەمالی حاجی محەممەد مەسئولە سکرتێری هینە خانەی ڕاپەڕاندنە مەسەن مامۆستا جەلال جەوهەر مەسئولی کاروباری فراکسیۆنەکانە کاک شۆڕش حاجی مەسئولی خەڵکە بەم شێوەیە کاروبارەکان دابەشکراون ئەمانە هەر کەسە کاروباری ڕۆژانەی خۆی ئەنجام دەدا بەڵام ئەگە بڕیاری گرنگ هەبێ بۆی بڕیاری لەسەر بەداری بڕیاردان دەچێتە جوواتی نیشتمانی لێ بڕیاری لەسەر دەبڵام ئەمانە کاروباری ڕۆژانەی خۆیان جێبەجێ دەکەن و هەندێک بڕیاریش پێویستی بە کۆدەنجی جوواتی نیشتیمانی هەیە لێ بڕیاری لێ بەڵێ زۆر باشە بەس بەوەی جوواتی نیشتیمانی ئەو دەستەی کە پێکێنراوە خانەی ڕاپەڕاندن ناتوانێت بڕیاری چارن و ساز بدات بەڵێ ئەتوانە بۆ ناتوانن ئەوانە دەتوانن بچن بۆ کۆبوونەوە بۆ شوێنەکان لەگەڵ حیزبەکانی تر علاقادەی بۆ تقریبا دەتوانین بڵێن لە ئاستی مەکتەبی سیاسی حیزبەکانی تردای خانەی ڕاپەڕاندن زۆر باشە بەڵام ئێستا دەستەڵاتی کامیان بەرزتر لە ناو پەیڕەوی بزوتنەوەی گۆڕان جوواتی نیشتیمانی یان خانەی ڕاپەڕاندن جوواتی نیشتیمانی جیاوازەی چێ لەگەڵ جوواتی نیشتیمانی بڕیاردەری کۆتاییە بەڵام شەرنی هەموو شتێک کە لە ئێستادا ڕۆژانە کارەکان دەکرێت هەموو شتێک کاتچێتەوە بەردەمی جوواتی نیشتیمانی چونکە جوواتی نیشتیمانی 50-60 کەسە کۆ ناتوانێت هەموو ڕۆژێک کۆ ببێتەوە بەڵام هەندێک بڕیار پێویستی بە جوواتی نیشتیمانی هەیە بەڵام ئەو برادرانەی تریش کە ئێستا هەر کاروباری خوان هەیە خاوەنی بڕیارن مەسەرن بەڵ ئەی ئێستا بۆ نمونە سێ موسسەیە لە بزوتنەوەی گۆڕان جوواتی گشتی جوواتی نیشتیمانی خانەی ڕاپەڕاندن جوواتی گشتی زیاتر بە جوواتی ڕاوێژکاریە کە پێشنیارەکانی بۆ جوواتی گشتی جوواتی نیشتیمانی دەنێرە یا بۆ خانەی ڕاپەڕاندن ئەگەر کاروبار پێشنیار ڕاو سەرنج مەسەرەن خەڵک دێ سکالای هەیە لەسەر شتێک ئێمە ئەو شتانە ئاگامان لێ دەبێت ئیتر ئەوانە بەرز دەکەینەوە بۆ سەری خۆمان بەڵ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا باز دەکەی هەندێک لە خەڵک لە ناو گۆڕانشە شەڕ لەسەر پۆست دەکە ئایا ئیمتیاسەیە بۆ پۆستانی کە ئێوە مەسەلەن وەری دەگرن طبعاً بە دڵنیاییەوە هەموو کەسێک هەموو حیزبێک جۆرێک لە وردە مشتیلەی ئەمان مشتیلەش نییە هەموو ئینسانێک تموحی هەیە یعنی تۆ ئەگەر لە حیزبێک ئیش دەکەی بەڕاستی ئەگە تموحە نەبێ یعنی هیچ کەواتە ئینسان دەبێت تموحی هەبێت تموحی هەبێ بۆی پێشکەوتن بە معنای ئەوە نییە لەسەر حسابی خەڵک هەوڵ دەی کە بە حەقی خۆت پۆست وەرگری دیارە پۆست زیاتر پۆستی حیزبیە حکومی پۆستی حکومی بەنسبەت ئێمەوە ئەوەندەمان پۆستی حکومینی ئەوەش هەشکە بۆ ئەوانە کە لە پۆستەکانی حکومیدا بوون لا هەموو دەرکران ینی لە ئیشەکارەکانیان پۆستی حیزبیش پۆستەکان بۆ دەرەجێنێ و حەز دەکەمەوە بڵێم لە بزوتنەوەی گۆڕاندا هیچ ئیمتیازێک نییە لە پۆستی حیزبیدا یعنی من ئێستا جێگیری سەرۆکی جوواتی گشتیم هەروەکو ئەندامەکانی ترم نە هیچ نەسریەمان هەیە نە هیچ سایارەمان هەیە نە موچەیەکی زیادەمان هەیە تێگەشتی تەنانەت ئێمە کری خانووەکەش
خۆمان کوی دەکەینەوە لە ناو خۆمانداکری خانووی بارگای جیواتی گشتی کە تێدای لەبەرەوە ئەمە بۆ خانەی ڕاپەڕاندنیش هەروە بۆ هەموویان ئیمتیازیانی حیمایە ئۆتۆمبیل امتیاز نیە مەسەلەن من وتی بزوتنەوەی گۆڕان دروست بووە گۆڕان خوازم و هاتووم و چووم و ئەوانە تا ئێستا 1 دینارم وەر نەگرتووە بیدەم بە لیترێک بەنزین مەسەلەن بۆ نمونە لەبەرەوە جواتی نیشتمانی یا ژوورەکان ناو بە ناوەگە کاریان هەبێ مەسەلەن بۆ سەفرێکی توور بڕۆن سارە بڕۆن برچم بۆ گەرمیان یا بۆ هەولێر لەوانەیە پارەی بەنزینیان بۆ سەرفکەن بەڵام هیچ ئیمتیازێکی تر نیە ئیمتیاز لە ناو بزوتنەوەی گۆڕاندا نیە بەڵێ زۆر باشە بە سەبارەت بۆی کە ئێستا ئەوەی کە گەنج نەیتوانی بچێت بۆ ناو خانەی ڕاپەڕاندن و ئافرەت ئەمەمانای ئەوەیە کە بەمانەوە دێکەوە گەنج و ئافرەتان فەرامۆشکرد لە ناو بزوتنەوەی گۆڕانەیە خۆندێکیان دەڵێن ئەمە پێچاوانی دووەپامی بەڕێز نەوشورا مستەفایە کە داوای کرد و مەسەرەن لە هەردوو جۆرەکە بێت تێکەڵی لە تێکۆشەرێنیەکان لەگەڵ گەنجەکان یەکەم ئێمە گەنجمان هەیە دکتۆر یوسف یا زۆر گەنجە لە چاو ئەو مەنسەبێکی هەیەی سەرۆکی پەرلەمانە ئارامی شێخ محەممەد جێگیری پەرلەمانی عێراق تێگەشتی دکتۆر هەڤاڵ مەسەلەن پیاوێکی مامۆسای جامیعە بە پارێزگاری سلەیمانی دەرچوو بەڵام بڵێن بارودۆخەکەوا لێچوو ئەمانە هەموو گەنجن بەڵام ئێستا کە ئەمانە پۆستیان هەیە ناتوانن خۆ کاندیدکەن بۆ خانەی ڕاپەڕاندن و کۆمەڵێکی خەڵکی تر دێتە پێشەوە لەوانەیە ئەو خەڵکانە هێشتا ما بێتیان بەڕاستی بۆ هەندێ بۆ ئەو ئاستا معنای ئەوە نییە گەنج ئیهمال کراوە ئێستا گەروانە پۆستیان نەبووە خوان کاندید دەکرد بۆ ئەو پۆستانە احتیمال بوو دەرد بچن ئافرەتیش لە هەموو حیزبەکان ئەگەر بەگشتی سەیری بکەی ئافرەت کەمترە ژمارەی لە ئەوانەیە بۆ دەچنە پێشەوە و ئافرەتێکی خۆی تەرشا کرد بوو بەڵام دەرنەچوو ئەمە بە معنای ئیهمالکردنی ئافرەت نییە بەڵام قۆناغەکە وایە کۆمەڵگاکە وایە ژمارەی ئافرەت کە دەچنە پێشەوە ژمارەیان کەمە بەڵام ئێمە وەکو گەنج ئیهمال نەکراوە و ڕێگان لێ نەگیراوە بە پێچەوانەوە هەروەکو وتم گەنجەکانمان گلەیەوەمان لێ دەکرێن دەڵێن هەندێک گەنج لە گەنجەکان پۆستیان دراوە تێ بەڵام سەرکەوتونین یان شایستەی ئەو پۆستە نین مەسەلە ئەوە نین شایستە نین مەسەلە ئەوانە تازەن تۆ کە گەنجێک ئەمڕۆ تەخەڕۆژ دەکات دەچیدێکی بە مدیری ناحیە لە شوێنێک هیچ وەزیفەیەکی نەبینیوە دەچێتە ناو خەڵکەوە مەسەلەن دەبێ بە مدیر ناحەیەک خەڵکی بەرخوردی دەبێت لەگەڵ ئەنواعی خەڵک بەڵام ئەم گەنجە لە جامیعەوە هاتووە شارەزایینی لە بارودۆخی ئەوانە ڕەوانەی سەرکەوتوو نەبێت لەبەرەوەی ئێمە بە پێچاوانەوە گەنجەکان زۆر مەجالیان بۆ دراوە زۆرینیان ئەو پۆستانەی کە هەموو وەرمانگرتۆ بڕۆ هەرچی قایمقام مدناحی هەیە هەموو گەنج بەزە و خانەی ڕاپەڕاندن کە ئێستا بڵێن گەنج و ئافرەتیانە بۆ چەند ساڵە بۆ نمونە تا چەند ساڵی تر بەردەوام دەبێت ئەمە 2 ساڵە ماوەیەکی تر لەوانەیە کە جارێکی تر کرایەوە کۆمەڵی خەڵک دێنە پێشەوە کە متەفەریق دەبن وەکو بۆ نمونە ئەندام پەرلەمانەکان مەسەلەن سەرۆکی پەرلەمان کە ئێستا جێگیری سەرۆکی پەرلەمان خەڵکی تر دێتە پێش و بە دڵنیایە و لە قۆناغێکی تر لە گۆڕانکاری زۆر تێدا دەکەوێت بەڵام ڕەنگە ئەم کۆناغا پێویستی بۆ خەڵکانەی ئێستا هەبێ و دوای ئەوە ئەو گەنجانەی کە ئێستا ڕەنگە لە هەوڵی ئەوەدا بنیاوش بێتان خۆ کاندیدکەن بۆ ئەوە هێشتا ما بێتیان بۆ ئەو پۆستە چونکە ئەمە بەڕاستی پۆستێکی گرنگە خانەی ڕاپەڕاندن پێویستی بە کەسانی تایبەتی هەیە شارەزا هەیە لە بواری سیاسەتدا کە لەم بارودۆخی ئێستادا بتوانن بزوتنەوەکە بەڕێوەبەرن ئەمە معنای ئەوە نییە کە تۆ گەنجت ئیهمال کردووە بەڵام خۆ هەموو گەنجێک ناتوانانی لە هەموو پۆستێکدا لە هەموو دنیادا هەروایە ینی نەکات بڵێم لای گۆڕان و لای شوێنەکانی سەری حیزبەکانی تریش ئەگەر بەگشتی وایە بەڵ زۆر باشە سەبارەت بە هەڵویستی بزوتنەوەی گۆڕان بەرامبەر بەلایەنە سیاسەکانی هیچ گۆڕانێکی بەسەرای بەتابەتی بەرامبەر پارتی کەمڕۆ سەرۆکی پارتیش پیرۆزبایی لە ڕێکخێری بزوتنەوەی گۆڕان کردووە ئێمە پەیوەندیمان لەگەڵ حیزبەکانی تردا بەرامبەر بە بارودۆخی هەرێمی کوردستان یعنی ئێمە مەبدەئیەن ئێمە بۆچوونی خۆمان هەیە و ئەو بۆچوونانە بەردەوام بین لەسەری معنای بە دەمانی کاگنەشوان ئێمە سازش دەکەین لەسەر کۆمەڵشت حەجیز ئەوە ناکەین وەسوورین لەسەر مەبادیەکانی خۆمان پەرلەمانی کوردستان مەسەلەن لەسەر چی پەرلەمان پەچی کراوە ئەو کاتی هەتا ئەو کاتی دکتۆر یوسف باسی
پۆستی سەرۆکی هەرێم و یاسای سەرۆکاتی هەرێمیان نەکرد بوو دکتۆر یوسف هیچ عیبێکی نەبوو بەڵام کە کەوتە سەر ئەوە پەرلەمان داخرا ئێستا کە پارتی داوا دەکات پەرلەمان کارا بکەنەوە دکتۆر یوسف بەبێ مەرج بچێتەوە بۆ پەرلەمان هەر ئەوە بەس نییە ئەی باشە ئەگەر دکتۆر یوسف چەوە بۆ پەرلەمان بەیانی یاسایەکیان دەرکرد لەسەر ڕیفراندۆم یا لەسەر هەشتێکی تر پێویستەکە سەرۆکی هەرێم ئیمزایکە سەرۆکی هەرێم بەڕێز مەسعود بەرزانی بەڕاستی بە شەرعی سەرۆکی هەرێم نەماوە ماوەیە سەرۆکار یاسایەکەی بەسەر چووە ئەیکەواتە سەرۆکی پەرلەمان کە دەچێت دەبێت کەم ئیشی دەبێت ئەوە بێ بچێ لەسەرەوە قسە بکەن چی بکەن لەوە یاسای سەرۆکاتی هەرێم و پۆستی سەرۆکی هەرێم چی لێ بکەن ئەگەر ئەمە نەکەن معنایەوەیە هیچ بڕیارێک ئیمزا ناکرێت هیچ یاسایەک ئیمزا ناکرێت ینی پەرلەمان وەکو ئەوە دەبێت نەبێ کەواتە ئێمە لەسەرەوە سوورین ئەگەر سەرۆکی پەرلەمان بچێتەوە بۆ پەرلەمان دەبێت قسەش لەسەر ئەوە بکرێت ئێمە تەنازل لەوە ناکەین بڵێن ئێمە لەبەرەوەی دکتۆر یوسف دەچێتەوە بۆ پەرلەمانی تر چاوپۆشی لەوە بکەین باسی پۆستی سەرۆکی هەرێم و یاسای سەرۆکاتی هەرێم نەکەین پەیوەندیشمان لەگەڵ حیزبەکانی تر هەوڵ دەدەین لە جاران باشتر بێ هەوڵ دەدەین لەگەڵ ئەو حیزبانە ڕێ بۆچوونمان ڕێ یەخین لە پێناوی چاکسازی لە پێناوی ئەوەی بارودۆخی خەڵکی کوردستان لە پێناوی ئەوەی کە ئەم وەسعە هەموارە ئێستا خەڵکی کوردستان لەو پەڕی ناڕەحەتیدان ئێستا موچە دواکەوتۆ موچە نییە خەڵک مەعاشی لە بچۆ بازار وەستاوە یعنی هیچ نەماوە لەبەر ئەوە دەبێت لە ئەوەلیاتی کارەکانی ئێمە ئەوەیە ئێمە لە هەوڵ دێن داواکاری خەڵک جێبەجێکەین لەگەڵ طبعا لەگەڵ حیزب هاوپەیمانەکانی ترمان و هۆڵی ئەوە بدەین چۆن ئەم بارودۆخە چارەسەر بکەین بەڵە زۆر باش بە سەبارەت بە پەیوەندی نێوانبستنەوەی گۆڕان و پارتی چاوەڕوان دەکرێت کە پەیوەندەکان ئاسایی بکرێتەوە پارتی پێش ئەوەی ماوەیە لەمە پێش داوایان کردبوو کە ئێمە کۆبوونەوەیان لەگەڵ بکەین وەڵامی بزوتنەوەی گۆڕان بۆ پارتی ئەوە بوو کە ئێمە ئەم کۆبوونەوەنەمان هەڵبژاردنەمان لە پێشەوە کە تەواو بووین ئیتر وەڵامیان دەدەینەوە بە دڵنیاییەوە ئەوە بەڕێز مەسعود بەرزانیش دروستکەی کردووە خۆی ئەوە هەر خۆی لە خۆیدا شتێکی ئیجابیە و بە دڵنیاییەوە وەڵامیان دەدەنەوە کاتە دانیشتنیش دەکرێتەوە ئێمە هیچ دانیشتنی لەگەڵ هیچ حیزبێک ڕەت ناکەینەوە لە پێناوی بەرژەوەندی خەڵکدا بەڵە پێشتر مەرجستانە بۆ ئێستا مەرج نەماوە لای ئێوەش بۆ دانیشتن ئێمە مەرجی خۆمان هەر مەرجەکانمان ئێمە وەختی خۆی ئەوەی کەوتم ئێستا باسم کرد مەرجی گەرانەوەی دکتۆر یوسف بەبێ قەید و شەرط بەبێ مەرج و دوای ئەوەش لەوێش دکتۆر یوسف دەبێ مەهامی خۆی جێبەجێکە یعنی نابێ ڕێگری لێ بکرێت و ئەرچی سەرۆکی پەرلەمان چێ دەبێت جێبەجێکە کە ڕێگری لێ بکرێت کەواتە ناکرێت ینی چون کەواتە چوونەوەکە ئێمە بۆ چییە دەبێ پەرلەمان کە کارا دەکرێتەوە ڕێگا لە پەرلەمان نەگیرێ کۆت و بەندی بۆدانی پەرلەمان دەبێت ئەرچی خۆی جێبەجێ سپاس دەکەم ناوبڕێکمانای دوای ناوبڕکە دێم و لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆمەڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح
فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ماوەستا ساڵهای بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی کە بەڕێزوتت پێشتر پارتی داوای چاپێکەوتنی ڕاستەوخۆی لە بستنەوەی گۆڕان کە ئێستا ئێوە وەڵامتان نەداوەتەوە. ئەو کاتە ئاگادار کرابوون کە دوای کۆبوونەوەکان تەمان ئەمڕۆ هەڵبژاردنەکان ئەمڕ هەڵبژاردن تاوە بووە بە دڵنیاییەوە ڕەنگە سێ چوار ڕۆژی تری بوێ لانێکەم هەتا و برادرانە دادەنێشن و بەرنامەی خۆیان دادەنێن و چی بکەن و چینەکەن ڕەنگە احتیمالە لە هەفتەی ئایندەدایە لێن چەند ڕۆژی داهاتوودا بڕیارەکە بە وەڵام بدرێنەوە چونکە وعدیان پێداون و هەڵ وەڵامیش دەدرێنەوە. وەڵامێنەوەی کە کۆبوونیان لەگەڵ دەکەن یاخود بەڵێ وەڵامدانەوە بۆیەک کە ئەوان داوای دانیشتنیان کردو ئێمەش ئامادەی دەڵێن ئامادەی دانیشتنی. بەڵام بەس پێ دووە سازش دەکەن ئێوە لەسەر وەڵەستوانێک کە پێشترەتان یاخ گۆڕانکاری لە سیاسەتەکانتان ڕوو دەدات. هەتا ئەمڕۆ سازش نەکراوە بڕواشم وانێ سازش بکرێت چونکە ئێمە باجێکی زۆرمان داوە لەسەر ئەوەکە چەند وەختە پەرلەمان بۆ شێوەیە لێکراوە مۆزیرەکانمان دەرکراوە فەرمانبەرەکانمان لە حکومەت دەرکراون ئێستا سازش لەسەر چی بکەین لەبەرەوە معقول نیانی سازشکردن دوایەوە زیاتر کێشەی ئێمە و داواکاری ئێمە داواکاری خەڵکە داواکاری ئێمە دژی گەندەڵین دەمانەوێت چاکسازی بکرێت سامانی ئەم وڵاتە داهاتی نەوت چی لێ دێ بۆ کوێ دەچێت خەڵک بێموچەیە ئەمە سازشکردن لەسەر ئەمانە یعنی کەواتە ئێمە وازمان لە مەبادی خۆمان هێناوە هەرگیز سازش ناکەین وە زیاتر سوور دەبین لەسەر داواکانی خەڵک. بەڵێ زۆر باش بەس بوو ئەوەی کە ئێستا هیچ توێژێک ناوستنی گۆڕان کراوە لەسەرەوەی کە ئێستا پارتی ڕازی بووە بەبێ مەرج سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە ئایا سەرۆکی پەرلەمان دەگەڕێتەوە هیچ توێژێک لەسەرەوە کراوە؟ ئاخر ئێستا دانیشتن نەکراوە ئایا سەرۆکی پەرلەمان تەنها ئەوەندەی ئەگەڕێتەوە ناو پەرلەمان و بۆی نەبێ دەستکە قسە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و پۆستی سەرۆکی هەرێمگە ئەگەر ئەمە ڕێگانەدەن بەوە یعنی کەواتە بەبێ مەرج نییە ئەوە مەرجە تۆ دەڵێوەرە بۆ پەرلەمان بەڵام باسی ئەوە مەکە ئێمەش دەڵێن پەرلەمان لەسەر ئەوە تحتیل کراوە دەبەرەوە لە هەنگاوی یەکەمی پەرلەمان دەبێت لەسەرەوە بێ دەبێت ئەوە یەکلا بکرێتەوە جا ئەوە بە هەر جۆرە یەکلا دەکرێتەوە چ جۆرە میکانیزمێک دەدۆزرێتەوە بۆ ئەوێ لەگەڵ لایەنەکانی تر دەبێت پۆستی سەرۆکی هەرێم کە ئێستا بە ناشەرعی سەرۆکی هەرێمە بەڕێز مەسعود بەرزانی لەگەڵ یاسای سەرۆکایەتی هەرێم ئەم دوو شتە قسەی لەسەر بکرێت یەکلا بکرێتەوە یانی بەڵام پێ دوو ئێستا گۆڕانکاری بەسەر لۆسی پارتی داهاتوە کە بۆ نمونە ڕازی بۆی کە دووبارە یاسی سەرۆکایەتی هەرێم بێتەوە بەرباس لە پەرلەمان ئەوە زۆر من ئێستا قسە لەسەرەوە کۆنتیارە لە کاتی دانیشتەکاندا ئەو بابەتە دێتە پێشەوە بەڵام ئێستا پارتی دەڵێ بەبێ مەرج سەرۆکی هەرێم گەڕێتەوە و ئەوان ئەگەر ئێمە ئامادەی دانیشتن لە دانیشتەکاندا ئەنجامی دانیشتەکاندا دەردەکەوێت هەروەکو وتم ئەگەر ئەوان ئامادە بن لەسەر ئەوەش قسە بکرێ ئەوە کارێکی باشە ئەکرێت میکانیزمێک دۆزرێتەوە بۆ یاسای سەرۆکایەتی بۆ چۆنێتی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و قسەکردن لەسەر پۆستی سەرۆکی هەرێم چەند مانجێکی ماوە بۆ ئینتیخابات چی لێ یەکەن ئەم ماوەکەمە ئەکرێت دوای ئەوەی کە دانیشتن کرا لەگەڵ لایەنەکانی تر ئەو مەسەلەی یەکلا بکەنەوە. بەڵە زۆر باش بەڵام ئێستا ئەوەی کە بۆی ڕوون بێت گۆڕان ئەوەیە کە بەبێ مەرج سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە و دەستکاری هەمواری یاسی سەرۆکایەتی هەرێمیش بکات وایە؟ ئەبێ کە ئەگەڕایەوە هەروەک وتم ئەوە بەس نییە کە
سەرۆکی پەرلەمان گەڕێتەوە ناو پەرلەمان و بەڵام ئەگەر دەستکاری ئەو دوو قسە لەسەر ئەو دوو شتەنەکە با بڵێن پۆستی سەرۆکی هەموو یاسە سەرۆکاتی هەرێم دەبێت چ مەهامێکی هەبێ سەرۆکی پەرلەمان ئینجا دوای ئەوە هەروەکو وتم حەز لە یاسایەک دەرچێ پێویستی بەوەیە سەرۆکی هەرێم ئیمزایکە سەرۆکی هەرێم شەرعی نییە کەواتە ئەمە مەسەلەیەکە دەبێت وێکلا بکرێتەوە بەڵێ زۆر باشە بەڵام بە توێڕوانی ئێوە لەو ماوە کوتەی کەماوە پەرلەمانی کوردستان لە شەژی 11 کۆتایی پێدێت پێرسی جارێکتر کارا بکرێتەوە بە خوێندنەوەی باردۆخێستە ئەگەر ئیرادەی ڕاستەقینە هەبێ ئەگەر پارتی ئیرادەی ڕاستەقینەی هەبێ ئەکرێ ئەو ڕازەکەی ماوەکەی زۆر کردە ئەکرێ بکرێت بەڵام ئەمە ئەگەر بۆ هەر قسە و کردن و بۆ کات کوشتن بێ بە دڵنیاییەوە ناکرێت چونکە کاتەکە زۆر کەم بەڵام ئەگەر ئیرادە هەبێ ئەتوانێت لە خلال یەک هەفتەدا چەند دانیشتێکی لەسەر یەک بکرێت ئیرادە هەبێ ئەکرێ بە دڵنیاییەوە بەڵام ئەو پۆستی کە بەڕێزە دەڵی کێشەک لە پۆستی سەرۆکی هەرێمە چۆن ئەمە چارەسەر دەکرێت لە کاتێکە پێشتر بە دەیان کۆبوو نەتوانراوە چارەسەر بکرێت کارێکی ئاسان نییە بەڵام با بزانین پارتی مەبەستی لە دانیشتەکە لەگەڵ بزرگترینەوەی گۆڕان لەسەر چۆن ئەوان چۆن بۆ چوونیان چۆنە دانوێت چۆن پەرلەمان کارا بکرێتەوە بە بێمەرج کە هەتا ئەو کاتە من بەلای منەوە زەحمەتە تۆ پێشبینی بکەیت ئێستا ئەوان چی ئەڵێن و ئەو کاتێک کە دانیشتن بوو هەردوو لا دیارە گۆڕینەوە بیر و ڕادەبێ ئەو کاتە نەتیجە زۆر باشە سەبارەت بە جگە لە پەیوەندەکانی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانیە پێشتر یعنی یەکێتی داوای یەگرتنەوەی لێوە دەکرد ئەمڕۆ لە بەیانای مەکتەبی سیاسیە باس لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەکەن ئێوە پێتان لەگەڵ یەکێتی لە بەردەم چ جۆرە پەیوەندێکدا لەداهاتوودا بۆچوونی ئێمە بەگشتی ژوایە دەمێکە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی ئیمزا کردووە بەرەو پێشچوونێکی ئەو تۆ نەبووە و پێشم وایە ڕاستە فراکسیۆنەکانێک بتنەوە باشە بەڵامەوە هەموو شتێک نییە ینی زۆر بە سستی دەڕوا بەڵام ئێمە هەتا ئەو کاتەی کە با بڵێن مەجال مابێ هەتا ئەو کاتی ئومێدێک مابێ لەگەڵ هەموو ڕێکەوتنێک دەڕۆین بۆی کێشە دروست نەبێەوە هەوڵی چارەسەرکردنی کێشە لەگەڵ یەکگرتنەوەش یاخود بەس جێبەجێکردنی ڕێکەوتەکەنی یەکگرتنەوە نییە بەڵام دەکرێت ئێمە ڕێککەوین بە جیاواز بۆ چونی جیاوازمان هەیەوەکو دوو لایەن بەڵام پەیوەندیمان هەبێتەوە بەڵام یەکگرتنەوە پێم وانێ ئێستا قسە لەسەر یەکگرتنەوە بێ و یەکگرتنەوەش ئاسان نییە چونکە ئێمە لەبەر چی لە یەکێتی هاتووی نەدەرەوە ئەوە کارانە هەموو ماوە لەبەرەوە ناکرێت ئەی کەواتە ئێمە ێستا هەر ئاوا ببێقی دو شەر بڕۆین ڕێکەوێنەوە ئەی خەڵک پێماناڵە چەند وەختەیەوە زودنەوە گۆڕان بۆچی دروست بوون ئەو خەڵکە بۆ لە ناوێکێتی هاتە دەرەوە بەڵام ئەکرێ ئێمە ڕێکەوتنمان هەبێ پەیوەندیمان هەبێ فراکسیۆنەکان بکەین بە یەک لە هەندێک ڕۆوەی ئەوە ئەکرێ بەڵ زۆر باشە سەبارەت بە پەیوەندیتان لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی کوردستان ئایندەی و پەیوەندیانەی نێوان بچنەوەی گۆڕان لە ئێمە لەگەڵ هەموو لایەنە ئیسلامیەکان بەگشتی لەگەڵ لایەنە ئیسلامیەکان پەیوەندیمان هەیە بەڵام باشترین پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەیە ئەوەی کە تا ئێستا بەڕاستی مەبدەئیان لەگەڵ گۆڕان بۆ هەتا ئێستاش سوورن لەسەر بۆچوونەکانی خۆیان کۆمەڵی ئیسلامی بەوە دەوری کاریگەریشان هەبوو لەسەر بارودۆخەکەەوە پشتیوانێکی گەورە بووم بۆ بزوتنەوەی گۆڕان لەگە هەڵبەتە لەگەڵ یەکگرتوو شەمانە بەڵام لەگەڵ یەکگرتوو بە پەیوەندەکە بەقەدر ئەو جۆرە پەیوەندێکە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەمانە بەڵام بەردەوام هەوڵ دەدەین پەیوەندەکانمان زیاترین چووکە لە ئەنجامی پەیوەندی و لە ئەنجامی دۆستانە و هاتوچۆ و بڕیاردان دەتوانین ئێمە لە نەتیجەیدا بیرۆڕایەک گەڵاڵە بکەین مەسەرەن ئێستا زیاتر پارتی دەستی گرتووە بەسەر هەموو جنگەکانی دەسەڵاتدا پارتی دەستی گرتووە بەسەر هەموو داهاتی هەرێمی کوردستاندا ئەگەر جۆرێک لە پەیوەندی هەبێ لەگەڵ ئەم حیزبانەوە بە بەڕاستی لایەنەکانی تری بە باشی بێنە پێشەوە ئێمە دەتوانین لەگەڵ پارتی هیچ نەبێت تەوازونێک دروستکەینیان زۆر باشە بەس ئەو پەیوەندی نێوان گۆڕان و کۆمەڵکە ئێستا بەڕێز دەڵە پەیوەندێکتان بێزە چی مەسەلەن ئەو ئێوە کۆی کردێتەوە گۆڕان و کۆمەڵ ئەوەی کە ئێمە داوای دەکەنەوەنیش داوای دەکەن سازشیان نەکردو لە هیچ شتێکە لەبەرەوە جیاوازی زۆرە لەگەڵ لایەنەکانی تر بەرژەوەندیەکانی ئێمە و کۆمەڵ عین لەگەڵ لەناو حکوومەتدا یەک شتە یەک بەرژەوەندی بەڵام لایەنەکانی تر ڕەنگە بەرژەوەندیان نەبێت یەکێتی لەگەڵ پارتی بەدڵنیایی و بەرژەوەندی هەیە بەرژەوەندیە بەرپرسەکانیان وەکو حیزب ئەی بەرژەوەندیەکانی ئێوە چیە لە نێوان خۆتاندا لەگەڵ کۆمەڵ لەگەڵ کۆمەڵ بەرژەوەندی ئێمە هەردوو لامان وەکو یەک غەدر لێکراوی یعنی
کۆمەڵیش هیچ امتیازێکیان نییە و ینی وا وەکو ئێمەوان بەرژەوەندی ئەوسمەوەی لە پێناو خەڵکە ئەم ئەوەیەوە کۆمەڵ ئەوەی کە ئێمە داوای دەکەینەوە ئەو چاکسازی داوا و داواکاریەکانی خەڵک کۆمەڵیش هەمان داوا ئەکەن یعنی کۆمەڵ لەگەڵ لایەنەکانی تر جیاوازی هەیە هەروەکو وتم چۆن بزوتنەوەی گۆڕان سوورە لەسەر داواکانی بەرامبەر بە پارتی تا ئێستا تەنازولی بۆ نەکردووە ئەوەی داوا کردووە کۆمەڵیش بە هەمان شت زۆر باشە بەڵام یەک پرسیار لەسەر کۆمپەیوەندی کۆمەڵ و گۆڕان ئەو غەدرانەی کە لە بستنەوەی گۆڕان کراون لە سەرۆکی پەرلەمان ئێوە هەڵوێستەکانی کۆمەڵ چۆن هەڵەسەنگێن لە بەرامبەر ئەو بۆ نموناڵوێسیان بەرامبەر پەخستنی پەرلەمان یاخود ناردنەوەی وەزیرەکانی ئێوە تا ئێستا بەدڵنیاییەوە کۆمەڵ زۆر بیر و بۆچوونی باشیان هەبووە و ئەوە بەقەدر دەزانن و هەمیشە پشتیوانی ئێمە بوون هەڵبەت حیزبەکانی تریش ئەوان هەر بەقەدر زانیوە یەکگرتووی ئیسلامیش یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوان بەچاک نەزانیوە بەڵام خەلەلەکە لە چدایە ئێمە هەر چوار فراکسیۆنەکە لە سەرەتادا یەک پرۆژەمان هەبوو ئەگەر ئێمە هەموومان سوور بوونا لەسەر ئو پرۆژەیە ئێستا دەمانتوانی کارێکی باشکەین ئێستا نەماوە بەڵام ئەو پرۆژانە دوایی کەوتە سەر ئەوەی مەسەلەن هەر حیزبە پرۆژەی خۆی هەبێت کە تۆ کەوتێ سەرەوە پرۆژەی خۆت بە معناوێ یەکێتەکە زەعیف بووە اینجا یەکێتی و یەکگرتو زیاتر ڕۆڵی ناوبژێوانیان دەبینین لە بەرین ئێمە و لە بینی پارتیدا وەکو ئەوەی کێشەکە کێشەی ئێمە و پارتی بێ بەڵام کۆمەڵ ئەو ڕۆڵی نەبینەوە کۆمەڵیش وەکو ئێمە خۆی لەلایەنی ئێمە بووە بەڵام کێشەی سەرۆکایەتی هەرێم و یاسای سەرۆکایەتی هەرێم کێشەی هەموو حیزبەکانە کێشەی یەک هەر گۆڕان و پارتی نییە بۆ دەبێ یەکێتی یا دەبێ یەکگرتو ئەوان بێن ببن بە ناوبژیوان خۆ ئێمە داوای شتێکمان نەکردووە ئەوەی ئێمە داوامان کردو یەکگرتوش داوای کردو یەکێتیش داوای کردو کۆمەڵیش داوای کردووە کەواتە ئێمە بۆ سەنگەر ببێ بە سەنگەری ئێمە بەشێک لە حیزبەکان پاشەکشیان کرد لەو پرۆژێ من پێم وایە ئەوە پاشەکشەکردنە چونکە نەدەبوو ئەوان ببن بە ناو ژێوان ئەوان دەبێ ببن بە ناو دەڵێن دەرگەڵ دەچین بۆ ناو لەگەڵ ئێمە بزوتنەوەی گۆڕان کۆ دەبنەوە بۆی هەڵدە لەگەڵ پارتی ڕێکەون لەسەر چی ڕێکەوێت لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و پۆستی سەرۆکی هەرێم باشە ئەم کێشەی ئەوانش نییە ئەوان پێ باشە وەختی خۆی کە یەکێتی 2 ساڵی بۆ پارتی درێژ کردەوە بۆ سەرۆکی هەرێم 2 ساڵی تر چەند زەرەریان کرد کەواتە کێشەکە کێشەی هەمومانە ئەم چوار حیزبەی تر دەبووی ئەم چوار حیزبە سوور بوونا لەسەر داواکەی خۆیان ئێستا کردبوونێک دروست بووە گۆڕان و کۆمەڵ یەک مەوقیفیان هەیە یەکگرتو یەکێتیش مەوقیفی جیاوازیان هەیە ئەوان وەکو ناوبژیوان وەرزداچی سەردانی حیزبەکان دەکەیت سەردانی حیزب بۆچی ئەگەر یەکێتی پارتی مەبەستێتی پەرلەمان کاراکاتەوە ئەگەر ئەمە بە مەبەست نییە لە خۆیان پەرلەمانێنی فلیچ کردووە دەرگای پەرلەمانیان داخستووە خۆیان دەتوانانی بکرێت تۆ ساحەبی ئەم ماڵی کلیلەکە بەدەست خۆتە کە چوێ دەرەوە دای دەخی کەی ویست دەکەیتەوە ئەو دایخستووە زۆر باشە بەزەی ساگەرم چوار حیزبە بێ کۆمابن کاریگەری دەبوو لەسەر دۆخیە زۆر من پێم وابێ بەچی کاریگەری دەبوو کاریگەری دەبوو کە پارتی نەدەتوانانی هەموو شتێ بکە ئەگەر ئەوە ڕۆژ وەزیرەکانی گۆڕانیان دەرکرد یەکێتی خاوەنی یعنی بەڕاستی هەڵوێز بووایە ئەوانش بیان وتایە کە ئەمە ناکرێت هەرێمی کوردستان بەم شێوە بەڕێوچ ئەوانش با ئینسیحابیان کردای ئێستا ئەو زۆر بارودۆخە بەو شێوە نەدەبوو ئێستا جێگیری سەرۆکی حکوومەت لە یەکێتی لەوەیە کەواتە ئێمە دەرکراون کەواتە دوشتی جیاوازە زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ڕیفراندۆم کاتیمەکەم بۆ سەبارەت بە مەسەلەی ڕیفراندۆم هەڵوێستی داهاتووی بزوتنەوەی گۆڕان لەبارەی ڕیفراندۆمەوە چۆن دەبێت ئێمە لەسەر ڕیفراندۆم و لەسەر سەربەخۆیی کوردستان و دروستبوونی حکوومەتی کوردستان لەگەڵ هەموو لایەنەکانی تر ناڵم لە هەموو بەڵام وەکو لایەنەکانی تر سوورن لەسەری و ڕیفراندۆم یا سەربەخۆیی کوردستان دروستکردنی دەوڵەت حەقی شەرعی خۆمانە بەڵام ئەم بڕیارەی مەسعود بەرزانی بۆ ڕیفراندۆم نەلەکات لە شوێنی خۆیدایەتی نە لە کاتی خۆیدایەتی ئەمە دەیەوێت بیکە بە مەقسەدێکی حیزبی کاتی ڕیفراندۆم دەکرا لە پێشترەوە بکرێ زەمینە خۆشتر بوو نەک ئێستا کە حکوومەتی عێراقی مووسڵی
گرتوتەوە داعشی دەرکردووە هێزی بە قووەتی هەیە ئێستا تۆ داوای ڕیفراندۆم دەکەی هەر لە ئێستاوە ئەنجامە سەرەتاکانی کێشەکان دوور یەکەم ئەوە ئێران ئاوە لێ دەگرێتەوە ئەوە تا هەر سیرکە گەنم گران دەبێ بارودۆک بەرەو خراپی دەڕوە و دوای ئەوە مهمتر ئەوەی ئێران بە ئاشکرا هاتووتە سەر خەت رازی نییە عێراق رازی نییە تورکیا رازی نییە ئەمریکا رازی نییە باشە تۆ ڕیفراندۆم دەکەی خۆ دەبێت کۆمەڵە وڵات تەئیدت بکەن لەسەر ئەوە کەواتە ئەمە وەکو چۆن دەڵێ ئینسان دەڵێ سوارگای هار بووە ئەمە بڕیارێکە هەر لە خۆوە بەبێ ئەوەی بیر لە ئەنجامەکەی بکەنەوە اینجا دوای ئەوە ناوچەدا برێناوەکان تۆی ڕیفراندۆم دەکەی ئەگەر دەیکەی چۆن دەکەی خۆی ێستا بڕۆ لە تووسکردماتەوە تا هەموو ڕۆژە پێشمەرگە شەهیدە من داعشی لێیە لەبەر ئەوە ئەمە کارێکە زۆر ناڕەوایە پێشم وایە پارتی کەوتۆتە حاڵەتێکی خراپەوە نازانین چۆن لەو بارودۆکە دەرچن چۆن لێ دەرچن بڵێن ئێمە ڕیفراندۆم ناکرێت چۆن ینی پەشیمانن دەکەم پەشیمە چونکە ناکرێت بەس بەڵگەیەک بەڕێز لەوە دڵنیا کە پارتی پەشیمان بێت لە مەسەلەی ڕیفراندۆ بەڵگە چی ئێستا کە ئەمەندە سوورن ئەماوەی لەسەرەوەی بەبێ مەرز دکتۆر یوسف جاران داهنگوت دەبێم دکتۆر یوسف بە خەو هەولێر ببینێ و ناگەڕێتەوە قبولی ناکەین و ئەبێ بیگۆڕن و یەشێکی تر دانێن و یا پارتی حیزبەکانی کۆ دەکردەوە دەگوت چێ سەرۆکی پەرلەمان وەردەگرێت بتاندێن ئێستا دەڵێ دکتۆر یوسف بەبێ قەید و شەرت و مەرج قەید و شەرت بگەڕێتەوە بە دڵنیاییەوە مەبەستی چانەوەیە کە ئێمە ڕاکێشن ئێمەش خەنەنا ئەو یاریەوە کە بەڕاستی ئەمە یاریەوە زۆر مەترسیدارە و بە ئاشکرا ئەڵێ ئەمە بۆ سەربەخۆی نییە و دوایی بیری لێ دەکەینەوە جەکەواتە تۆ بۆ ئەم جەنجاڵی دروست دەکەیت ئەگەر مەقسەد ڕای خەڵکە لە ساڵی 2005 لەسانەوە هەشتی خەڵک داوای سەرژمێریت کردین ڕاپرسیت کردووە لەگەڵ ڕیفراندۆم بوون بۆ ئەوە ئیتر چی پێوی دەکاتەوە کەواتە ئەمە من پێم وابێ ئەمەی کە پارتی دروستی کردووە بۆ شارنەوەی ئەم بارودۆخە خراپەی بەسەر خەڵکی کوردستان داهاتووە کە باری خراپە حکومەتیان میلەتیان قەرزدار کردووە سەرۆت و سامانی ئەم وڵاتە تاڵان دەکەن ئەی شارنەوە بۆی جەویەک دروستکەن ئێستا ئەگەر ئێستا بۆ مەعاش دواکەوتووە وڵات تورکیا نایدا ئەی تۆ ناڵی تورکیا یارمەتیم دەکا حکومەتم بۆ دروست دەکا 3 میلیارد دلار پێشوەخت لە پارەوە لە رووسیا وەرگیراوە چی لێ هاتووە لەکوێ چی ئەزانە چی لێ هاتووە لەبەرەوە هەموو ئەمان بۆ شارنەوەی ئەم مەسەلانەی هیچ مەسەلە ڕیفراندۆم نییە و مەبەستیشیان نییە و ڕیفراندۆمیش بکرێ ئەسڵەن بەیانی زۆر بە ئاسانی لەگەڵ بە حکومەتی بەقا سازش دەکەن لەسەر شتی زۆر بەسیت و هیچیشان ناوێت هەمووی بۆ خەڵەتاندنی خەڵکە و خەڵک لە بارودۆخێکی زۆر خراپدایە بەڕاستی خەڵک تەحملی ئەوە ناکە ئێستا بەیانی ڕیفراندۆم تۆ بڵێ قراری لێ دەدەن ئێران هەموو سنوورەکانی لێدا کەو ئاو لێ بگرێتەوە نەود نەڕوا و چی ئەکانیانی ئەگەر خەڵ پارتی بەڕێز مەسعود بەرزانی نیازی ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵەتی کوردی هەبووە دەبووە بنەمای اقتصادی ئەم وڵاتە دروستکە دەبووە ئێستا بەنانێکەمەوە 6 میلیارد دلارمان زیادە ببووە بۆی بتوانین بەرگەی 2 مانگ بگرین ئێستا ئەڵێن 35 میلیارد دلار قەرزدارین کەسیش نازانێ بەچی قەرزدار زۆر باش بەزەوەی کە بەرەزوتت ئەم بڕیار ڕیفراندۆتە بڕیاری بەرز بارزانانی ئەی ڕۆڵ حیزبەکانی ترچێ لە کاتێکە لە کۆبوونەوەی حوتی حوزێرانە 17 حیزب بەشدار بوونایە بڕیاری ئەوانیش نییە جارێکە حەز دەکەم زانێ ئەوانە ئەو 5 حیزبەی لێ دەرچی ئەوانەکە کۆمەڵی حیزب هەنۆک و وەکو چۆن دەڵێ سۆپەرمارکێتیان هەیە دوکانی حیزبیان هەیە پێ دەڵێن دوکانی حیزبی حیزبێک ئەندامێکی پەرلەمانی نەبێ کەی پێی دەڵێن حیزب ئەمە دروست کراون بۆ ئەو بڕیارانە کێ دروستی کردو پارتی دروستی کردوون هاوکاریان دەکە و پاران دەداتێ بۆی ئەوە بەکار لە 17 حیزب چیان هەر منطقی تێدانی ئەمە یەک حیزبێک ئەندامێکی پەرلەمانی هەبێ لەگەڵ حیزب 6 ئەندامی پەرلەمانی هەبێ جیاوازی هەیە اینجا دوایەوەی حیزبانی تریش کە لەگەڵ بەسەنی یەکێتی تا ئێستا وەکو پێویست خۆی ساغ نەکردوێتەوە بۆ ئاگاداری یەکگرتووش لە بینایە ینی ڕاستە ینی لە هەندی حاڵەتدا چوون نوێنەریشیان دیاری کردووە بەڵام وەکو پێویست لەگەڵ مەسەلەکەنین و بڕوایان پێ نییە بەڵام لەبەر حاڵ کەواتە کۆمەڵەوە هەر لەگەڵنی ئێمە هەر لەگەڵنی کەواتە 17 حیزبەی ترچیان پێ دەکرێت ئەتوانە بیکەن دەبا بچن بەبێ ئێمە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەم ڕیفراندۆمە نەبن لایەنەکانی تریشی لەگەڵ بن پێم وای بێ سەرکەوتو نابێ و ناشکرێت بۆچی ناکرێت کۆدەنجی تۆ دەبێت کۆدەنجی خەڵکی کوردستانی لەسەر بێت کاکە تۆ
خەڵک لەگەڵ ڕێفراندۆمی نەوە لەگەڵ ڕێفراندۆم نەبێ تۆ بەچێ ڕێفراندۆم دەکەی بەانی خەڵک ناچێت بۆ دەنگدا بڕوای پێێنێ خەڵک برسیە. سپاس دەکەم بەرز مامۆستا ساڵح دژاژڕێی جێگیری سەرۆکی جیڤاتی گشتی بستنەوەی گۆڕان کە لەم بەرنامەیە لەگەڵ سپاس بۆ بەرزدا سپاس بۆ بینیرانی بەرز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر واتان.